کاتتان باش استراتیژیم شەومان لەسەر هەڵبژاردنەکانی عێراقا بە تایبەتی دوای ڕاگەاندنی ئەنجامەکان لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە عێراقدا پرسیارگەلێک هاتوونەتە پێشەوە ئێستا کە عێراقیەکان چاوەڕوانی چ جۆرە عێراقێک و چ جۆرە داهاتوێک دەکەن لە وڵاتەکەیاندا لەوانە گرنگتر ئاخۆلایەنە براوەکان سەرمەشقی چ جۆرە دانوستانێکن بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ لە عێراقدا لە هەمووشیان گرنگتر پێگەی هەرێمی کوردستان دەبێت چی بێت لە پێکهێنانی حکوومەتی نوێ لە عێراقدا بۆ ئەم پرسانە زۆر بەڕێز محمود محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی و وتەپێژی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمە لەسەر ئەم بابەتانە و بابەتەکانی دیکە گفتوگۆ دەکەین. کاک محمود بەر لەوەی بپڕژێنە سەر ئەو پرسیارگەلەی کە هاتوۆتە پێشەوە لەسەر ئەم پرسە گرنگانە کە ئاخۆ دەبێت داهاتووی عێراق چۆن بێ و پێگەی کورد لە هاوچێشە سیاسەکان لە عێراقدا چۆن بێ ئێوە وەکو چاودێرێک و وەکو کەسایەتێکی ناسرا و هەروە وەکو ئەندامێکی حزبێکی گەورەکە یەکەم زۆرترین کورسی بردوێتەوە لەم هەڵبژاردنە کۆی پرۆسەکە چۆن دەبینن؟ بەڵێ زۆر سپاس بۆ سپاس بۆ بینەرانیشتان لە ڕاستیدا پرۆسەکە ئەگەر مەبەست ئەوە بێت چۆن بەڕێوە چوو و چۆن ئامادەکاری بۆ کرا نیگەرانیەکی زۆر هەبوو لەوەی کە احتیمالە وەکو شتێکی تازە هەم شێوازی هەڵبژاردنەکە هەم سیستەمی هەڵبژاردن هەم یاساکە بەڵام بەرحاڵ کۆمیسیۆن ئەو ڕێکارانێکی دای نابوو دەتوانین بڵێن بە شێوازێکی سەرکەوتوانە ئەنجام درا و شێوازێک بوو کە هەم ئارامی تێدا هەبوو هەم بە شێوازێکی ئاشتیانە بە شێوازێکی و دیموکراسیانە خەڵک توانی دەنجی خۆی بدا پرۆسەکە بە شێوەکی باش و بەبێ ئەوەی کە حەوادیسی وا گەورە ڕوودات کە زۆر جار لە هەڵبژاردنەکان لە وڵاتانی دیکەش ڕۆدا بەڵام الحەمدوللا ئەمجارە لێرە هیچ شتێک ڕوویندا بە شێوەیەکی باش و بە شێوەیە کە خەڵک لێی مرتاح بوو بەڕێوە چوو پرۆسەکە وا بەڕێوە چوو بەڵام لە ئاکامی هەڵبژاردنەکان لەوانەیە هەندێک لایەن ناڕازی بوو بن هەندێک لایەن بەدڵیان نەبوو بێت چ لە کوردستان چ لە عێراق بە تایبەتی زیاتر لە باشوور و لایەنە شیعیەکان احتیمالە هەندێکیان تەسەوریان کردبێت دەبێت لەوە زیاتر دەنگ بێنن لەوە زیاتر کاندیدیان دەربچێت ئێستا کەوان نەبووە لەوان هەندێک ئالۆزی هەندێک گرژی دروست بووە لە بەغدا و لە شارەکانی دیکە بەڵام بەرحاڵ ئەمە خەڵکە و دەنجی خۆی دا و سندوقەکان حەکەمن لەو بابەتەدا بەڵام دالەمەیەک هاتۆتە پێشێش ئەوەیە ڕێژەیەکی کەم دەنگدەر هەبوو ئەم جارە لە عێراقدا بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشوش ئەمەیان زیاتر دیموکراسیتر و بێ خەوش و بێ گرفت بووە ئەگەر ڕاست دەوێت لە جاری پێشوش لە وەسەط و جنوبی عێراق خەڵک کەمتر بەشداری کردبوو ڕێژەی عێراقە چۆ سەرێ بە کوردستانەوە چوو بۆ سەرێ و ئەم جارش کوردستان زیاتر ڕێژەکەی زیاترە لە کۆی عێراقدا بۆیە دەسەوڕ دەکەین کە کۆمەڵک ئەسباب هەیە خەڵکێکیە بەڕاستی لای مهم نییە چۆن حکمڕانی نەبوڵاتە دەکرێت داخە ئەومان بینیوە هەتا لە کوردستانی شەندە خەڵکەیە وا بیر دەکاتەوە بە مەسئولێتی خۆی نازانێەوە ئەو مافەی کە هەیەی ممارەسەی ناکات لە عێراقیش بە هەمان شێوە بەشێکی شەیە بەڕاستی خەڵکێکەیە لە ئەدای حکوومەتەکە ناڕازیوە تەسەوڕ دەکات کە ئەگەر بێت و نەچێت دەنگ نەدات وەکو عقوبەدانێکە بۆ ئەو بۆوانە جا ئەمە بەشێکی لەوانەیە ناڕازی بوو بێت لە نەوعی کاندیدەکەی کە کاندید کراوە بەڵام ئەو بە دڵی نییە لە بازنەکەی ئەو حەزی لێ بۆ کەسێککە دەنگدا بەڵام بازنەکەی ئەو حەسرە بۆ ئەوی کە دەبێت لەو بازنەیەک ئەو چەند کاندیدە هەبێت بە حکمی ئەو سیستەمە هەڵبژاردنێکی ئەمجار باز نەکرا ئەو شێوەی دائیرەیە کە دروست کرا لەوانێ ئەوەنە هەمووی کێشەی هەبوو بەشێکیشی بەڕاستی کێشەی تەکنیکی بوو کێشە تەکنیکیەکان لە مەسەلەی نەخوێندنەوەی پەنجە لەوانە کۆمەڵێک کێشە هەبوو خەڵکێکە بۆ چەند جار محاولەی کردووە بەڵام دەستنیە ناوی هەبوو بەڵام پەنجەکەی نەیخوێندوێتەوە و خەڵکێکی زۆر لەوەدا گەڕاوەتەوە نەیتوانیوە دەنگ بدات هەموو ئەو کێشە تەکنیکیانە بەشێکیان کارتیان بۆ نەگەڕابەوە کارتی دەنگدانیان بۆ نەگەڕابەوە لەوانەیە کە نەیان توالبی وەری بگرنەوە هەندێکیان بایۆمەتریان نەکردبوو چاودێرانی سیاسی ئەم پرۆسەیەش دەڵێن زۆر دیموکراتیانە بوو لەوانی پێشووی زۆر باشتر بووە سەرباری ئەم خۆفتانێک کە هەژ ئارامی بەڕێوە چوونەکەی بەوەی کە ئێستاش ئەو تانانەیە کە دراوە تانەکان تانەی بەڕاستی ڕۆکێشن زیاتر نا ئەوەی کە وەکو
کۆمیسیۆن دەڵێت بە دەلیل و بە بەڵگە بێت. من جۆم لە یەک لەو لایەنانە بوو کە گلەی هەبوو فەڕستکە دەیگوت لە هەولێر ئێمە قبولی ناکەین لەبەر ئەوەی کە لە ئیعلام بڵاو کراوەتەوە دەنگەکان زۆرتر بوون لەوەی کۆمیسیۆن بڵاوی کردەوە. ئەوەی ئیعلام هیچ ڕسمیەتێکی نییە. چێ ئەوانەی داوەتەوە کەواتە تۆ ئەوە نابێت دلیل ئەوەیە کە تۆ بزانین لەکوێ داخوا خەڵک اقتحامی سندوقی کردووە، کێشەی دروست کردووە، بە زۆر چۆ دەنگی داوە یان تەزویر کراوە یان یەکلێجاتی کەسێک چووە، یعنی شتێک لەو بابەتانە دەبێت ئەتۆ بکەین نەگەوەی وڵات چونکە لە ئیعلام ڕێیەک خوێندراوەتەوە کە زۆرتر بۆ لەوەی کە لە کۆمیسیۆن خوێندرێتەوە ئەمە نابێتە دلیل. بۆیە تەسەوڕ دەکەین تانەکانیش تانەی کە قردێلەی سوور لە سندوقەکان بدرێت نەبووە. ئەم هەڵبژاردنێکی پێشوەختە بوو لەژێر فشاری شەقام دروست بوو. پێت وایە ئێستا ئەو شەقامەی کە وای کرد حکومەت هەڵبژاردنێکی پێشوەختە دروست بکات ڕازیە بە دەرەنجامەکان باز لە هەمووی عێراق دەکەن لە هەرێمی کوردستان لە ئەوانەی کە هاتنە شەقام مەبەستیان هەبوو. بەشێک لە مەبەستەکانیان پێش ئەوەی کە بڕیاری هەڵبژاردن ئەنجام بدرێت مەبەستەکانیان هاتەدی لە مەسلەی بێکاری بوو، دامەزراندن بوو، کۆمەڵک شتی لەو بابەتێ بوو، حکومەت گۆڕین بوو، حکومەتەکە گۆڕدرا و بڕیاری هەڵبژاردنی پێشوەختە درا. ئەمە بەشێک بوو لەو مەتاڵیبانی کە خۆپیشاندەرانی بەغدا و شارەکانی دیکە هەیان بوو. بەڵام ئایا لە ناوەڕۆکدا بسەبت ئەوەیان دەویست یان گۆڕانکاریان دەویست ئەمەیان دەبێت زیاتر دراسە بکرێت. خەڵکی عێراق بە گشتی ناڕازیە لە شێوازی حکومڕانی کە دەکرێت چەند ساڵەیە لەو خزمەت گوزاریانەیە بە تایبەتی لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاست و ئەمە بۆتە هۆی ناڕازایەتی ئەم خەڵکەی کە هەیە. بۆیە خەڵکی باشوور دەیەوێت حکومڕانی بە شێوازێک بێت کە زیاتر خزمەت گوزاری بگاتە ئەو خەڵکە نەک ئەوەی کە ئێستا هەیە. و ئێمە لە کوردستان ئەگەر لە حکومڕانی ناڕازی بین لەوانەیە هی ئێمە جیاواز بێت لە ڕووی سیاسیەوە بێت، لە ڕووی ئیداریەوە بێت و لە ڕووی ئەوە بێت کە دەستور جێبەجێ ناکرێت. و ئەمانە هەمووی شتن کە لە کۆی عێراق سونە بە شێوازشکە ناڕازیە، شیعە بە شێوازێک ناڕازیە، کورد بە شێوازشکە، هەرسێ پێکاتە هەر یەکە بە شێوازێک لە حکومڕانی ئێستای عێراق ناڕازین. کەواتە ئەم حکومڕانیە پێویستی بەچیە؟ پێویستی بە ڕێکخستنەوەیەکەیە کە دووبارە هەڵسەنگاندی بۆ بکرێت بە شێوازێک بێت کە بەلانی کەمی طموحاتی ئەم سێ پێکاتەیە بێنەتە دی و دەستور جێبەجێ بکرێت. لایەنە براوەکان سەرمەشقی دانستانن لەگەڵ یەکتر بۆ پێکهێنانی حکوومەت. ئێمە لە هەرێمی کوردستاندا پێت وایە بە یەک دەنگ بۆ دانستانەکان بچین لەگەڵ لایەنە براوەکانی دیکەی ناوەڕاستی عێراق و باشوور عێراق یاخود پارتی دیموکراتی کوردستان وەکو زۆرترین کورسی کە بردوتەوە و گەورەترین دەنگە لە هەرێمی کوردستان بەتەنیا دانستان لەگەڵ لایەنە عێراقیەکان دەکات. ئێمە ئەگەر بمانەوێت بە شێوازێکی مەدەنیانە کار بکەین و بەرگری لە مافەکانمان بکەین و ئەو مافانەی بەدەست نەهاتوون بە دەستیان بێنین دەبێ پێکەوە اتفاق بکەین لەوەی کە لە بەغدا وەکو یەک تیم کار بکەین. ئەگەریش هەر حزبە و بۆ خۆی بێوێت مەتامحی خۆی و مەتاڵبی خۆی بێنێتە دی بە تەکید وەکو ئەو ساڵانی پێشوو دیسان هەر حزبە بۆ خۆی بەلایەک دادەڕوات و لەوێڕە لەوانەیە ئەوانەیە کە حکومڕانی دەکەن بیانەوە درزێک دروستکەن و لەو درزەدا کۆمەڵێک دیسان ئاستەنگ بۆ بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان دروست بکەن. متەسەوەر دەکەین وەکو پێویستیەکە پێویستێکی کە بەرژەوەندەکانی باڵای نەتەوەی و نیشتیمانی دەپارێزێ بەوەی کە کوردستانیەکان یەکڕیز بن، پێکەوە بن و بە ڕێکخستووی بچن بۆی بەرگەی ئەو تەحەدیاتانە بگرن کە هەیە. چونکە ئێستاش عەقڵێتێک لەناو حکومڕانی عێراقدا هەیە کە تەقەبولی ئەوە ناکات کە کوردستان هەرێمێکی تایبەت بە خۆی هەبێت و حکومڕانی خۆی بکات. بۆیە ئێمە لە بەرابەر ئەوەدا پێویستمان بە یەکگرتوویەکەیە. ئەو یەکگرتوویە لە پرۆسەی سیاسیدا قورسایی دەداتە لایەنی کوردستانی بۆی بتوانێت ئەو شتانەی کە هەیەی جێبەجێ بکە. ئەگە هاتە سەر مەسەلەی ئەوەی کە زۆری نێو کەمینە ئێمەگە 100 کورسیش بێنین هەر کەمینەی لە چاو عەرەب چکە 229 کورسی تر دەمێنێتەوە دیسان. بۆیە دەبێت ئێمە یەکگرتوو بین بۆ ئەوی بتوانین کۆمەڵێک مەبادیئی حکومڕانیە لەم وڵاتەدا بیچەسپێنین. ئێمە لە ساڵی 2023 جەنتڵمانانە ڕێک کەوتوین لەگەڵ لایەنەکانی سوننی و شیعی
کە ئەم وڵاتە بە شەراکەت بە تەوافق بە تەوازن بەڕێوە بچێت ئەمە ڕاستە نانووسراوەتەوە بەڵام لەسەر ئەو ئەساسە بۆ عێراق پێکاتوتەوە لەسەر ئەساسی ئەوەی کە ئەم وڵاتە وا دەپارێزرێ و یەک پارچەی خاچی عێراق وا دەپارێزرێ کە مافی هەموو پێکاتەکانی ئەم وڵاتە پارێزراو بێت کەواتە شەراکات تەوافق تەوازن ئەم مەبادئانەیە کە دەبێت هەموو لایەنەکانی کوردستانی تا چەند پێت وایە پارێزگاری لێ کە براوە لە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان پابەندی ئەم جۆرە تێڕوانینەن کە یەکگرتوو بن لە بەغدادا ئەمە چەند ڕۆژێکە دەستمان پێکردەوەکو بڕیارێک بۆ سەردانی هەموو لایەنەکانی کوردستان چه ئەوانەی کورسی پەرلەمانی عێراقیان هەیە وەکو پارتی دیموکراتیەکان بڵێ و چه ئەوانەی کورسیشیان نەهێنا بەڵام موجودن لە ناو ساحەی سیاسی و لە پرۆسەی سیاسیدا بەشدارن بۆیە مەبەستمان تێپەڕاندنی ئەو وێستگەیە کە پێی دەڵێن هەڵبژاردن و هەڵمەتی هەڵبژاردن و ئەو نیگەرانیانەیە کە دروست بوو بێت بۆ ئەوی کە نوێکردنەوەی پەیوەندیەکان بێت و ئەو نوێکردنەوە ببێتە هۆی ئەوەی کە پێکەوە ئایدیایەکمان هەبێت بۆ چۆنێتی حکومڕانی لە عێراقدا چونکە ئێمە دەبێت بگەینە قەنەعات و خەڵکی تیرکرد کە ئێمە خۆمان ناو خۆماندا بگەینە قەنەعات وەکو کوردستانیەکان ئەنجا بتوانین خەڵکی دیکەی عێراقش بگەینە قەنەعات کە حکومڕانی لە عێراقدا بەرەو ئاراستەیەکی ناتەندروست ڕۆیشتووە پەرلەمانی عێراق لە جیاتی ئەوەی تا ئێستا لە جیاتی ئەوەی کە بێتە هۆی چارەسەرکردنی کێشەکان بەشێک بۆ لە خوڵقێنەری کێشەکان لە ناو عێراقدا و ئەمە کارەساتە لە وڵاتێکدا کە پەرلەمانەکەی خوڵقێنەری کێشە بێت لە جیاتی چارەسەرکردنی کێشەکان بۆیە ئەو حکومڕانیش کە دروست دەبێت ئەو حکومەتە و کابینەش کە دروست دەبێت هەر دەرهاویشتەی ئەو پەرلەمانەیە بۆ شێوازە دروست دەبێت بۆیە تەماشاتەکەی هیچ کێشەیەک چارەسەر ناکرێت بۆتە کللتور لە عێراق چارەسەر نەکردنی کێشەکان ئەم کللتورە بەوەی کە هەموو ئەو کێشانەی کە هەیە ساڵ بە ساڵ لەسەر کەڵەکە دەکرێت و چارە ناکرێت و ئەو نائیستقرارەیە کە لە عێراق دروست دەبێت نەتیجەی چارەسەر نەکردی ئەو کێشانەیە تا چەند هیواتان هەیە کەم حکوومەتی تازە دروست دەبێت جیاوازتر بێت لەوەی پێشوو دیدگای ئێمە بۆ ئەوەیە کە دەبێت وەکو گوتم دەبێت ئەم حکومڕانی و شێوازی ئیشکردن گۆڕانی بەسەردا بێت و پێداچوونەوە بکرێت و دەستور جێبەجێ بکرێت دەستور ئینتیقایی جێبەجێ نەکرێت حکوومەتەکانی پێشوش ئەمە داخوازی گەلی کوردستان بوو تا چەند ئێمە دەبێت سوور بین و پێداگیری بکەین لەسەر ئەوەی کە دەستور وەکو هەیە جێبەجێکرێت ئینتیقائیە نەبێت مادەکانی جێبەجێ چکە ئێستا تاکو ئێستا بەڕاستی بەشێک لە حکومڕانانی عێراقی لە کابینەکاندا بە شێوەی ئینتیقایی سوودیان لە مادەکانی دەستوری وەرگرت ئەوانەی بە نەفعیان بۆ هێناوێن مادەی یاساییان بۆ دروست کردوون و بۆتە یاسا و جێبەجێ دەکەن ئەوانەی کە بە نەفعیان نییە بە ئەنواعی بەهانە لەوەی کە دەستور لە حاڵەتێکی استقراری جاگیردا نووسراوەتەوە احتلال هەبووە ئەمریکا هەبووە شەڕ هەبووە چی هەبووە بەڵام ئەو شتانەی دیکەشی کە ئەوان جێبەجێ دەکەن هەر لە هەمان دەستوردایە بەڵام ئەو مادەنە چکە لە بە نەفعی ئەوانە دێن ئەوانە جێبەجێ بۆیە ئێمە جێبەجێکردنی دەستور دەبێت ببێتە نقطەیە کە ئێمەی کورد و سنە و شیعە لەسەری ڕێککەوین کە بەڵێ دەستور ئەو شوێنەیە کە هەمومان لەسەری اتفاق دەکەین باشەوە وتمان ئێمە وەکو کورد و ئێوە وەکو لایەنە براوەکان لایەنی شیعە و سنە و کورد هاودەنگن بەڵام دەستێوەردانی دەرەچی لە ڕابردوودا پێمان دەڵێ کە ئەوان دەسەڵاتی ئەوان هەیە کە چێ حکومڕانی ئەم وڵاتە بکە پێ دوایە لە هەڵبژاردننی لە دوای هەڵبژاردننی ئەمجارە دەستێوەردانی دەرەچی دیسانەوە کاریگەرێکی زۆری دەبێت لە پێکەنانی حکوومەت ئێمەگە چاوەڕوان بین ئەطرافی عێراق دەست وەردان نەکەن ناو کایی سیاسی و پرۆسەی سیاسی عێراق دەبێ ئەو داوە ئەو هینەمان دوورە و نایەتە دی دەبێ خۆمان بگەینە هەموو عێراقیەکان بە کورد و عەرەب و تورکمانەوە بە مسلمان و مەسیحی و ئێزیدیە بگەینە و قەنەعەتەی دەبێ خۆمان وا بکەین کە دەستی دەرەکی کورتکەینەوە و چیتر ئەو نێت یاریەکە بەڕێوە بەرێت ئێمە خۆمان یاریەکە بەڕێوە بەرین ئێمە دیپلۆماسیات بەڵێ لەگەڵ وڵاتاندا بە شێوازێک بێکە بەرژەوەندەکانی عراقی و بەرژەوەندەکانی ئەوان پارێزراو بێ بەڵام لەسەر ئەساسی ئەو قانونانە نێودەوڵەتیانەی کە هەیە نەبەوەی کە یاریەکە ئەوان بەڕێوە بەرن بەڵام کارکتەرەکانی بەس عراقی بن ئەوە شتێکی خراپە بۆیە دەبێت ئێمە خۆمان هەموو عێراقیەکان لە خەمی ئەوە بین کە عێراق بە شێوازێکی سەردەمیانە بەڕێوە بچێت و قوانینی سەردەمیانەدا بندرێت و بەرەو پێشکەوتن بچێت ئێمە کاکە دکتۆر وەرە لێکتەوە عێراقەکی کە بەو شێوەی هەیە ڕادەی هەژاری چەند زۆرە بێکاری چەند زۆرە
ئەمە هی وڵاتی عراق نییە کە ئەو سەروەتەی ژێرزەمین و سەرزەمینی هەیە ئەم هەموو سەروەتە مرۆیی هەیە کە پارێزگای مەثەنا دەڵە 154 خەڵکەکەی بێکارە ئەمە کارەساتە لە وڵاتێکی ئەوها دەوڵەمەنداوە ئەگەر وڵاتێک بە ئەم هەموو کانزایی نەبووە ئەم هەموو نەوتەی نەبووە هەموو گازەی نەبووە ئەم هەموو ئاوەی نەبووە ئەم هەموو ئاردەباشەی نەبووە ئەم هەموو مرۆڤە بەتوانە و بە ئیمکاناتی نەبووە دەتگوت لەوانەیە ئەوە مشکلێکی گەورە بێ بەڵام لێرەدا هەموو ئەو سەروەتانە بەکار نەهاتوو بۆ پێشکەوتنی عراق هەموو ئەو سەروەتانە بەکار هاتووە چۆن کێشە دروست کرێ و کێشە بە کێشە دروست کرێت یان تەرحیلی کێشەکان بکرێت بۆیە پێویست بەوەیە بەڕاستی ئەم کللتورە تۆڕ بدرێت لێی دوورکەوینەوە بۆ کەوینە ناو بەرنمەیەکی دیکەی کە چۆن چارەسەری کێشەکان بکەین تۆ لە سەرتاسەری دروستبوونی سەرتاسەری مێژووی دروستبوونی عراق وەرە سەیری بکات کام کێشەیە چارەسەر کراوە هەموو ئەو کێشانە یان تەرحیل کراون بۆ زەمانێککە یان ئەوتە کێشەیەش کە دروستکراوە بۆی ئەو کێشەی دیدی لەبیر بچێتەوە بۆ ئەوەی ئەم کللتورە نەمێنێت ئەمە تەسەور دەکەن پێویستمان بەوەیە کە عقلێتێک حکمڕانی عراق بکات کە باوەڕی بە نوێک بوونەوە هەبێت باوەڕی پێ دوای ئێستا و عقلیەتە هەیە کە حکمڕانی عراق بکە پرسیارەکە ئەوەیە خەڵک هەیە بەڵام ئایا ئەوانە دەتوانن بێنە ناو حکمڕانیەوە یان لێ دەگەڕێن بێنە ناو حکمڕان دەبینن ڕۆژانە لە باشووری عراق و لە هەندێک بەش لە ناوەڕاستی عراق چەکدار هەن دژی دەرەنجامی هەڵبژاردنەکەن تەنانەت باز لەوە دەکەن کە لەوانەیە کودەتایەکی سەربازی ئەنجام بدەن لەژێر ئەم فشارانەدا ئەم زەمینە خوڵقاوە کە بەم عقلێتەوە عراقیەکان بێن و کار بکەن لەگەڵ یەکتر ئایا ئەوە لێ بین مقارن بکەین قازانج کراوە کە ئەوەی کە نانهێشتەوە حکمڕانی بکرێت یان زەرەریان کردو کە زەرەریان کردو بۆ دەبێت پێداچوونەوە نەکرێت بەڵام بێجگە لە کودتا لەم چەند ڕۆژاندا کۆمەڵک شت بڵاو بۆ کە هەڕەشە لە وڵاتانی دەوروبەریش دەکەن کە بە ساڕۆخ لێ دەدەنەوە بە تیارەی فڕۆکە بێفڕۆکەوان لێ دەدرێت و کۆمەڵک شتی لەو بابەتانە ئەمە چەند قازانجێک ئێمە عراق بەردەوام وەکو دەوامەیەک لە ناو شەڕ و جێژاوە و گرفت لەگەڵ دەروجیرانەکانمان بهێڵیدەوە ئێمە هەمومان تاقی کردو عراق هەموو ئەو شتانی تاقی کردەوە لەگەڵ کێشەی لەگەڵ ئێران هەبوو کێشەی لەگەڵ سووریا و لەگەڵ کوێت هەبوو لەگەڵ سعودی هەبوو لەگەڵ ناو خۆی لەگەڵ کوردستان هەبوو چەند قازانجی کردووە جگەلەوەی کە بەشێک لە ئاو خاچی عراقی لە دەستداوە چیکەی قازانج کرد بێجگەلەوەی کە سەروەرەکەی خۆی کەوتو دەژێر پرسیار چی لە قازانج کردووە کەواتە دەبێت خەڵکی عراق پێداچوونێک بەو بابەتانەدا بکات هەر لەسەر ئەو ئەساسە نەڕات کە چی پێ دەڵێن هەندێک جار عقلیش بەکاربێنێت ئێمە نابێ بەس خەریکی ئەو بینداخۆ چیمان پێدەگوترێ ئەی عقلی ئێمەش چی دەڵێت بۆ ئەوی کە ئەم وڵاتای پێش بخەین ئە وڵاتانی تر بۆ پێشکەوتون چونکە عقلیان بەکارهێناوە و گۆڕانکاریان کردووە و چاکسازیان کردووە و ئەوی پێویست بۆ کردویانە نە و هەروەها لە ڕابردووی خۆیان لێکۆڵینەوەیان کردووە لەکوێ هەڵیان هەبووە بەداخەوە لە کللتورێک لە ناو عراقیەکاندا هەیە کاتێک دەستنەوە ڕابردوو بەس ئەو شتانە دەبین کە چاک بووە هیچ ئەو شتانە نابینن کە خراپیان کردووە چونکە گەشتە خراپەکانت دیت تۆ بۆ ئەوەی تەجروبەی لێوەریت دووبارەی نەکەیەوە ئێمە دووبارەی هەموو ئەو شتە خراپانە لە عراقدا دەبینین کە دەکرێتەوە جا پێت وایە ئاستەنگ زۆرن لە بەردەم دروستکردنی حکوومەتی تازە ئاسان نییە بەڵام دەبێ ئیرادەیە کە بێ و کارە بکات لە چاو پێش و ئاسانتریاننا من تەسەور دەکەم دەبێت ئاسانتر بێت ئێرادەی خەڵک ئەوەندە بە قووت بێت کە ئەم وڵاتە یان تووشی ئەزمەیەکی گەورە دەبێت لەناو خۆیدا و ئاڵۆزیەکە ئەوەندە زۆر دەبێت کە ئەو وەسع خراپەی کە ئێستا دروست بووە لە ڕووی اقتصادیەوە زیاتر دەبێت یان دەبێت چاک بکرێت چاکردنەکەی لەوەیدا کە هەرچی زووتر ئەم پرۆسەیە قبول بکرێت و ئەم کە ئەنجام دراوە و پەرلەمان بکەوێتە کار و بارەکانی خۆی و حکوومەتێک دروست بکرێت و لە ئەو حکوومەتە بە کارنامەیەکی هەبێت کە هەموو پێکاتەکان بێن ئەوانێک کە بەشدارن لەو نووسینی کارنامەکە بەشدار بن و کارنامەکە لە ڕوانگەی دەستورەوە ئیشەکانی خۆی ئەنجام بدات بەوە بەڵێ دەکرێت ئیشەکان زۆر بە باشی بەڕێوە بچێت و گۆڕانکاریەکی نەوعی لە عراق بەوجود دێ هەم لە ڕووی اجتیماعی چونکە بەڕاستی ئێستا ئاشتی کۆمەڵاتی کەوتتە مەترسیەوە لەناو عراقدا بە شێوەی تا ئێستا کێشەی مەسهەبی هەبوو کێشەی قەومی هەبوو ئێستا خەریکە کێشەی مەسهەبی لەناو خۆیاندا کێشە بۆ دروست دەبێت ئەمە لەلایەنۆریش هەرماوە ئەوە هەڕەشە زیاتر بووە لەو فتران چکە فراغێک دروست بووە ئەنجا بینەوە سەر ئەو بابەتەی کە وتمان دەکرێت لە ڕووی اجتیماعیەوە ئەمە چارەسەر بکرێت لە ڕووی اقتصادیەوە
ئەم هەموو ئیمکاناتە بەکار بهێندرێ بۆ پێشکەوتنی تەکنۆلۆژیای ئەم وڵاتە بۆ خۆشگوزەرانی ئەم وڵاتە بۆ ئاوەدانکردنەوەی ئەم وڵاتە بۆ ڕێگاوبان بۆ تەندروستی بۆ پەروەەردە بۆ هەموو ئەو شتانەی کە پێویستە تەسەوڕ دەکەن ئەوە کارێکی لە ڕووی سیاسی و ئیداریەوە شەراکەتی هەموو لایەک دەبێتە هۆ ئێوە کە هەموو لایەنەکان مەسئولیەت هەڵگرن بەرامبەر بەو پرۆسەیە بەرامبەر بەو ئیشانە بەڵام کە تو شەراکەتت نەکرد هەست بەبوونی خۆی ناکە کە هەست بەبوونی خۆی کرد نەکرد هەست بە مەسئولیەتیش ناکات کە هەست بە مەسئولیەت ئەکاتە دەبێتە ئەتو چاوەڕێی کە تەنفیزکەریی باش بێ چاکش بۆ تەنفیز ناکات کەواتە تۆ دەبێت ئەمانە هەمووی بێنی وەکو زنجیرەیەک بە دوای یەکدا ببەستیەوە و تەسەوڕ بکەی کە عێراق دەتوانێت خەڵکی باشی تێدا ئیمکاناتی باشی تێدا تەجروبەی باشی تێدا هەیە و دەتوانێت ئەم کارە بکات و ئیمکاناتی مادیش زۆر لەبەردەستدایە ئەگەر بە شێوەی دروست و تەندروست بەکار بهێندرێت پێ دوایە هەموو حزب براوەکان لە کوردستاندا لە سەریەک ئاواز دەخوێنن ئەم تێڕوانینە گەورەیە هەیە پێشترە و پرسیارم کرد بەڵام دەمێت زۆر بە دەقیقی بزانین تا چەند پێیان وایە ئەم یەکگرتنە گرنگە بۆ پێگەی کورد بۆ داهاتوی کورد بۆ پاراستنی دەستور لە بەغدادا تا چەند ئامادەن لە ژێریەک چەتردا کۆ ببنەوە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دەگەڕینەوە بۆ ئەو مێژووە بۆ ئەو فەلسفەی لەسەری دروست بووین ئەوش ئەوەیە کە چۆن یەکریزی هەموو کوردستان دروستکەین و یەکریزی کوردستان ڕنگدانەوەی لەوێدا هەبووە کە لە ساڵی 1946دا چۆن حزبێک دروست بێ کە هەموو ئیمکانات و جوهودی خەڵکی کوردستانی تێدا کۆب بێتەوە بۆی بەرەنگاری تەحەدیەتەکان ببێتەوە لەو ڕوانگەیەوە و لە ڕوانگەی ڕێبازی بارزانیەوە ئێمە هەوڵمان ئەوەیە کە ئەو یەکریزیە هەبێت پێشتر هەوڵوان بۆ داوە ئەم جارەش ئێستاش هەوڵی بۆ دەدەین و محاولە دەکەین کە هەموو لایەنەکان پێکەوە و بتوانین لە ناو پرۆسەی سیاسی عراقیدا جێپێمان بەهێز بێت و بتوانین بەرگەی هەموو تەحەدیەتەکان بگرین و ئێمە تەئسیرمان هەبێت لەسەر ئەو گۆڕانکاریانەی کە دەمانەوێت لە عێراقدا بکرێت چونکە گۆڕانکاریەکان هەر بە سوودی ئێمە بەتەنیانین بە سوودی لایەنەکانی دیکەشدان بە سوودی پارێزگاکانی دیکە داهانا و تەسەوڕ دەکەین کە ئەمە قازانجی هەموو لایەکتیدا ئێمە هەوڵی خۆمان دەدەین و تا ئەوەندەی کە دەتوانین و ئومێدیش دەکەین لایەنەکانیش بەدەنگ ئەم بانگەوازەی ئێمە و بەدەم ئەم هەوڵەی ئێمەوە بێت بەڕێز محمود محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی گوتەبێژی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بۆ ئەم دیبیتە سپاس بۆ ئێوەش لە ڕۆژانی داهاتوودا دیبیتی زیاتر لەسەر ئەم بابەتە دێنە پێشەوە چاوتەن لەسەر کوردستان 24 بێت شەوتان شەد